گفتگۆ دەکەین لەبارەی دەستپێکردنەوەی گەشتە ئاسمانیەکانی نێوان تورکیا لەگەڵ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیدا. گفتگۆ لەسەر ئەم پرس و باسە دەکەین، با بزانین ڕای یەکێتی نیشتیمانی کوردستان چییە لەسەر ئەم بابەتە. گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک بێستون فایق، ڕایشکاری سەرۆک یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک بێستون سڵاوت لێ بێم، کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. ڕوانینی یەکێتی و سەرۆکی یەکێتی چییە لەسەر ئەم پرسە؟ قسەی یەکێتی چییە لەسەر ئەم پرسە؟ قسەی ئێوە لەسەر ئەم بابەتە چی دەڵێن؟ سڵاو ڕێزمان هەیە بۆ ئێوە و بۆ بینەرە بەڕێزەکانیش. لە ڕاستیە لە ماوەی 2-3 ساڵی ڕابردووی داخستنی ئاسمانی سلێمانی یان ڕێگەگرتن لە چوونی فڕۆکەکان لە سلێمانیەوە بە ئاسمانی تورکیا بە وڵاتانی ئەوروپا و بۆ داخڵی تورکیا، ئاجەناب تا نەزانن چەندین جار لەلایەن خودی یەکێتی و ئیدارەی محەلی سلێمانی و سەرۆک باڤڵ و ناوەند و ئۆرگانەکانی ترەوە بە ڕسمی مفاتەحەی دەوڵەتی تورکیا کرابوو کە ئەم کەیسە یەکلا بکرێتەوە و ئەم بابەتە جیا بکرێتەوە لە هەندێک پرسی تر کە بەلای تورکیاوە مایەی نیگەرانیە. بەهەرحاڵ خۆشبەختانە دوای دەستپێکردنی هەنگاوەکانی پرۆسەی ئاشتی ئەوەی کە خۆیان ئەیڵێن لە تورکیا، بێکێک لەو سێکتەرانی کە چووە پێشەوە مەسەلەی پەیوەندیەکانی سلێمانی یان یەکێتی بوو لەگەڵ دەوڵەتی تورکیا. خۆشبەختانە دوای چوونە پێشەوەی هەنگاوەکانی پرۆسەی ئاشتی و دەستپێکردنی ئەو پرۆسەیە و جەنابتان ئەزانن کۆمەڵێک هەنگاوی باشی بڕی لە ناو تورکایە و پەکەکە خۆیان هەنگاویان لە چیاکانەوە دەست پێ کرد، بەشێک لە چەکەکانیان سووتان، چەکدارەکانیان چەکیان دانا، دواتر مەسەرەن ڕێوشێنی تریان گرتە بەر بۆ دەسەبەرکردن و بەرەو پێشوونی پرۆسەی ئاشتی. حکوومەتی تورکیا ئەو ئابڵوقەیەی کە خستبووە سەر ئاسمانی سلێمانیان بڵین خستبووە سەر فڕۆکەخانەی سلێمانی، ئابڵوقەکەی هەڵگرت. ئەمە یەکێتی ئەو کاتیش بە هەنگاوێکی باشی داناوە لە ڕێگەی وتەبێژەکەیەوە بە فەرمی پەیامی خۆی بەوە ڕاگەیان کە هەنگاوێکی ئەرێنیەوە بە هەندوەری ئەگرێ بۆ دەست پێشخەریەکی باشە. ئەو پێشووتری یەکێتی و ئیدارەی مەحەلی لە سلێمانی جەناب تەزانی کاگڕانکۆ نیەت پاکی خۆیان دەربڕی بوو و لێرە قەناعەتەکە وا بوو کە تورکیا بەهەڵە لە مەسەلەی فڕۆکەخانەی سلێمانی و ئەو قسانی کە لەسەر فڕۆکەخانەکە ئەکرێ بەهەڵە تێگەیشت بوو. فڕۆکەخانەی سلێمانی فڕۆکەخانەیەکی مەدەنی دەوڵەتیە و هیچ ڕەبتێکی بە پرۆسەی بابەتە سیاسی و چەکداریەکانەوە نییەوەی کە حکوومەتی تورکیا تێگەیەندرا بوو یان گومانی لەسەر هەبوو. خۆشبەختانە دوای ئەو چەند ساڵە فڕۆکەخانەکە کرایەوە و ئێستا ئاسمانی سلێمانی کراوەیە. هاوڵاتیانی سلێمانی و دەوروبەر دەتوانن بە ئاسانی لە ڕێگەی فڕۆکەخانەکەەوە بۆ تورکیا و لێشەوە بۆ وڵاتانی ئەوروپا گەشتی خۆیان بکەن. کاک بێستون هەندێک لێرە و لەوێ ئەم پرسە دەبەستنەوە بە پرسی وەکو دەڵێن لەسەر داوای ئەم و لەسەر داوای ئەو بە تەکلیفی ئەم و بە تەکلیفی و ئەم دەوڵەتانە لەسەر تەکلیفی ئەم و ئەم جۆرە کارانە دەکەن یان وەکو تۆتێ یعنی تێگەیشتنەکە لەسەر سلێمانی لەسەر فڕۆکەخانەکار بۆ خۆی لە ئاساسەوە هەڵە بووە کە پەیوەستکراوە بە هەندێک پرسی ئەمنی و سیاسیەوە؟ آخر جار بەڕێز سەرۆکی هەرێم ئەو تەکلیفەی کردبوو و تقریبەن لەو تەوقیتەشە حکوومەتی تورکیا ئەو ئابڵوقەیەی هەڵگرت، بەڵام پێشتریش سەرۆکی هەرێم خۆ تەکلیفی کردبوو، داوای کردنەوەکەی کردبوو. حکوومەتی تورکیا بەگوێیان نەکردبوو. خۆ سەرۆکۆماری عراقیش، سەرۆکوەزیرانی عراقیش، لیژنەی معنی پەرلەمانی لە حکوومەتی عراق، وەزارەتی معنی لە حکوومەتی عراق، هەموو ئەمانە بە شێوەی ڕسمی داوایان کردبوو کە فڕۆکەخانەکە ئاسمانەکەی بکرێتەوە و ڕێگە بە گەشتەکانی فڕۆکەخانەی سلێمانی بدرێ بۆ وڵاتانی ئەوروپا و بۆ ناو خۆی تورکیا. هەموو ئەوانە کرابوون، ڕاستە، بەڵام کردنەوەی ئاسمانی فڕۆکەخانەکە لەو تەوقیتە ڕاستە و خۆ 100% پەیوەندی بە هەنگاوەکانی پرۆسەی ئاشتیەوە هەبوو کە لە تورکیا جەناب تەزانی 2-3 مانگێکە دەستی پێ کردووە. ئەگەر ئەو پرۆسەیە نەنرایەوە یەکێتی نەبوایەتە بەشێک لە چارەسەر و پرۆسەی ئاشتی لە ناو خۆی تورکایە کە ڕۆڵی هەبوو بە ئارەسەی چارەسەر و بە ئاراسەی دەستپێشخەری باش و هەنگاوی باش بۆ چارەسەرکردنی کەیسی کورد لەوێ، دڵنیا بە فڕۆکەخانەکە لەسەر قسەی کەس ناکرێتەوە و نەشەکرایەوە. چکە وەکو وتمان پێشتریش سەرۆکی هەرێم داوای کردووە، سەرۆکۆماری عراق داوای کردووە. ئەم پرسە پەیوەندی بە بەرەو پێشچوونی پرۆسەی ئاشتیەوە هەیە، پەیوەندی بە هەنگاوەکانی یەکێتی و دەستپێشخەریەکانی یەکێتی و هەوڵەکانی یەکێتیەوە هەیە بۆ پرۆسەی ئاشتی لە ناو خۆی تورکیا. جەناب تەزانی وەفدە مفەوزەکەی پەرلەمانی تورکیا چەند جارێک هاتنە سلێمانی، وەفدی یەکێتیان بینی 2 جار لەگەڵ کاک باڤڵ دانیشتون و یەکێتی پرۆژە و پێشنیاز و ڕوئیای خۆی لەسەر پرۆسەی ئاشتی لە تورکیا خستە ڕوو و یەکێتی 100% پێی وا بوو کە ئەوەی لە تورکیا و کەیسی کورد لە تورکیا چارەسەرەکە دانوستان و پرۆسەی ئاشتیە نەک ڕێگەی چەک و شەڕ و ئەوانە. بۆیە
کە هاوتەریب لەگەڵ بەرەو پێشچوونی پرۆسەی ئاشتی و هاوتەریب لەگەڵ تەدەخل و ڕۆڵی یەکێتی و سەرۆک باوەڵ لە مەسەلەی ئاشتی لە تورکایە وەکو دەست پێشخەریەک حکوومەتی تورکیا ئەم هەنگاوی گرتە بەر. حکوومەتی تورکیا زنجیرەیەک دەست پێشخەری لە ناو تورکایە گرتوتە بەر. جەناب تەزانی کۆمەڵێک زیندانی ئازاد کرد، قەید و قیودەکانی سەر بەڕێز ئۆجەلانی لە زیندان کەم کردەوە، ئێستا بینینەکانی ئاسانتر و زۆرتر بوون. کۆمەڵێک بابەتی تری لە مەسائلی قانونی و زمانەوانی و ڕۆشنبیریە لە تورکیا گرتە بەر لە چوارچێوەی ئەوانەیە یەکێک لەوە مەسەلەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بوو. زۆر باشە. کاک بێسون بە شێوازێکی گشتی پەیوەندیەکانی یەکێتی لەگەڵ وڵاتانی وەکو دەڵێت دەرودراوسێ چۆنە؟ ئەوەی کاک بافڵ دەڵێ یەکێتیە دەمێ ئەنی ڕوونکردنەوەیەکی زیاتر بدەم لەسەر ئاسە نێودەوڵەتیەکەش ینی پرسیارەکەم گشتگیرتر بکەم. ئەوەی کاک بافڵ دەڵێ ئەوەی یەکێتیە دووشەممە بۆ منە لە مۆسکۆیە، چوارشەمە لە واشنگتنە، شەممە لە تارانە، ینی پەیوەندیانە چۆنن؟ هەر ئەو قسەی کاک بابڵ کە جەناب لێرە گێڕاتەوە بۆ خۆی وەڵامی ئەو پرسیاری جەنابتە لەسەر پەیوەندیەکانی یەکێتی ئێستا پەیوەندێکی تۆکمەی لە ناوخۆی عێراقا هەیە لەگەڵ هەموو هێزە عێراقیەکان لە شیعەوە بۆ سوننە، لە تورکمانەوە، لە دیانەتەکانەوە، لە هەموو پێکاتەکانەوە. لە ئاستی نێودەوڵەتیش جەناب تەزانی یەکێتی علاقێکی فراوانی لە ئەمریکا و بیگرە بۆ رووسیا و بۆ وڵاتانی ئەوروپا علاقێکی فراوانی هەیە و هەموو ئەو جونگانەی پاراستۆ لە ئاستی ئیقلیمیشا لەگەڵ ئێران، لەگەڵ تورکیا، لەگەڵ ئەو وڵاتانە لە علاقێکی باشین. لە چوارچێوەی هەنگاوەکانی پرۆسەی ئاشتیشا لە تورکیا بێگومان جەناب تەزانی ئێستا مەرحەلەیەکی تر لە پێشین لەو عیلاقەیە و ئەم کردنەوەی فڕۆکەخانەی سلێمانی ژێکێتی وەکو هەنگاوێکی دەستپێشخەری باشی لێ ئەڕوانەوە ئەو کاتیش بە فەرمی دەستخۆشی و سوپاسی خۆی گەیاند بە بەرپرسانی فەرمی دەوڵەتی تورکیا و ئەم هەنگاوە بە بیدایەتێکی باشی دەستپێکردنی پەیوەندیەکانی ئەوەی ئەو ترێزۆنی سەوز و تورکیا لێک ئەدرێتەوە یەکێتی بەو نیەتە ئەیبینێ. باشە. داپرسیارم کاک بێسون هەنگاوی دیکە هەبوو لەلایەن پارتی کرێکارانی کوردستانەوە ئەوەی کە لە سنوورەکانی وەکو دەڵێ کە هاوسنوور بوون هێزەکانیان لەگەڵ تورکیا کشانەوە هاتنە نێو خاکی عێراقەوە و هاتنە ینی تا ڕادەیەک ئەو سنوورە ناوچە سنووریەکانەوە ینی دوورتر کەوتنەوە لە بەرکەوتن لەگەڵ هێزەکانی تورکیا. یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنە مەنگاوانەی پرسی ئاشتی دەبینێ و هیوای چی دەخوازێ؟ یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردەمی سەرۆک مام جەلالەوە کە بیدایەتی دەستپێکردنی پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان و لە نێوخۆی تورکیا لە سەردەستی سەرۆک مام جەلال ئەو سەردەم لەگەڵ سەرۆکۆماری ئەو کاتی تورکیا هەنگاوەکانی دەستی پێکردوە تا ئێستاش کە کاک بابڵ قیادەی یەکێتی ئەکا نیەتی یەکێتی وایە کە پرۆسەی ئاشتی و چارەسەری کەیسی کورد لە تورکیا تەنها بە ڕێگەی ئاشتیەوە قەت ڕێگەی شاخ و ڕێگەی تفەنگ و تەق و تۆق بە هەنگاوێکی سەلیم و دروست نازانێ و نەیزانیوە. بۆیە ئەو هەنگاوانی کە پارتی کرێکارانی کوردستان دەستی پێکردو هاوتەری بەوانەشی کە لە ناوخۆی تورکیا دەوڵەتی تورکیا دەستی پێکردو بەلای یەکێتیەوە هەنگاوی باشن و ئێمە چاوەڕێین لە ماوەکانی داهاتووە دەستپێشخەری و هەنگاوی تری پرۆسەی هەنگاوەکانی پرۆسەی ئاشتی لە تورکیا بەرچاومان بکەوێ ئەوەی من نەزانم هەنگاوی تریش ئەنرێەوە پرۆسەکە دەستی پێکردووە نیەتێکی جدی هەیە هێزەکانی تری دەرەوەی تورکیاش ڕۆڵیان تیا هەیە بە تایبەت یەکێتی و خودی کاک باوەڵیش ئەم پرۆسەیە ئەبێ بگاتە ئەنجام و ئاشتی سەرتاسەری لە هەموو منتیقەکەیە بەرقەرار بکرێ و کوردیش هەمیشە جگە لە ئاشتی هیچ ڕێگایەکی تر بە ڕێگای پێکەوە ژیان نازانێ و یەکێتیش لە کوردستان و لە عێراق و لە منتیقەکەشە ئاشتی و پێکەوە ژیانی ئاشتیانەی نێوان پێکاتەکان بە ڕێگەچاری دروست و سەلیمانی نێوان هەموو پێکاتەکان و گروپەکان ئەزانێ. بەڕێز کاک بێسون فایق ڕاوێژکاری سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. زۆر سپاس. خۆشەویستان بەردەوامە بین لە دوای شوێکی کورد دێنەوە خزمەتتان.